بەوەی ئەوەی کە جێگیری سەرۆکی لیژنەی دارایی یەکێک لە وتەکانی ئیستیزایەکی بە دینی ئیسلام کرد بۆیە مامۆسایان یاینی و هاوکات بەشێک لە ئەندامانی فراکسیۆنی کۆمەڵی ئیسلامی هەڵوێستیان هەبوو لەسەرەوە هەر بۆیە مامۆسا عوسمان ئەندامی فراکسیۆنی کۆمەڵی ئیسلامی لەسەرم پرسەیە هاتووەتە دەرەوە لە پەرلەمانی کوردستان. مامۆسا ئەمە چی بوو لە پەرلەمان ڕوویدا و شتێک بەرامبەر ئیسلام کرا؟ بەنای خۆی بەخشندەی میهرەبان بەڕاستی بەداخەوە بە تەحدید ئەوەی کە ڕوویدا ئەوە بوو لەلایەن پەرلەمانتارێکی پارتی دیموکراتی کوردستانەوە کاک هێویدار هەندێک شتی زۆر هەڵە وترا دەربارەی جێنشینە ڕاشیدەکانی پێغەمبەری خوا صلی الله عليه و آله وسلم بە تەحدید دەربارەی ئەبوبەکری سدیق و دەربارەی عوسمانی کوڕی عەفان ڕەزا و ڕەحمەتی خۆی پەروەردگاریان لێبێ. دیارە هەندێک قسەی هەڵە و پەڵە و دوور لە واقعی عەلی وەردی کابرایەکی بەحسا مؤرخێکی ئەلمانی کە هەندێک قسەی هەڵە و پەڵەی زۆر ناشرینی کردووە کە دوورە لە واقعی خەلیفەکانی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم ئەمیش نقلی کردەوە و ئەوەی کە جێی سەر سوڕمان بوو زۆر بەداخەوە ئەوەیە کە ئەو بەڕێزەوتی ئەو واقعی ئەوان ڕێک ئەچەسپێ بەسەر ئەمڕۆی هەرێمی کوردستاندا بە جۆرێکە عدالەتی ئەدایە پاڵ ئیمامی عومەر بەڵام یەکسانی ئەدایە پاڵ ئەبوبەکری سدیق و هەروەها گەندەڵی لە سەردەمی ئیمامی عوسمانە دەستی پێ کردووە و لەوێ گەندەڵی دەستی پێ کردووە و ئەوەی جێی سەر سوڕمان و ئەیود ئەم واقعە ئەچەسپێ بەسەر ئەمڕۆی هەرێمی کوردستانە. ئەم قسانە بەڕاستی بە قەست کردبێت یان بە قەست نەیکردبێ قسەکانی هەڵەبوون بە حەقیقەت و بە حەقیقەت یانی طعن بوو لە ئەو دوو جێنشینە سەرڕاستەی پێغەمبەری خوا صلی الله عليه و آله وسلم زۆر بەداخەوە چۆن ئەبێ لە هۆڵی پەرلەمانی میلەتێکی مسلمانە قسەی لەم بابەتە بکرێت. لەوە خراپتر ئەوەیە کە بەڕێز کاگێ من هەورامی کە ئەو کاتە دکتۆرە ڕێواز لەوێ نەبوو ئەو سەرۆکاتی جەلسەکەیە کرد ڕێگەی نەدا بە ئێمە کە تەوزیح بین، ڕێگەی نەدا بە کەسێکی وەکو من کە سەرۆکی لیژنەی ئەوقافیشم و ئەندامی پەرلەمانم کە وەکو زانایەکی ئاینیش لەوێ کە مەوجودم وەکو ئەندامێکی پەرلەمان کە تەوزیح بم لەسەر ئەو مەوزوعە بە حەقەت بەداخەوە ڕێگەی نەدا قسەی خۆمان بکەین. ئێمەش ناچار وەکو هەڵوێستێک هۆڵی پەرلەمانمان بەجێهێشت وەکو جێبەجێکردنی ئەو ئاەتی خۆی پەروەردگاریش کە ئەفەرمێ لە هەر شوێنێکا کە ئەگەر بینیتان گاڵتەکرا بە یەکێک لە ئاەتەکانیان طعن لە دین درا بێ ئێوە بەڕاستی ڕەدی بنەوە لەو شوێنەدا نەنیشن. بەداخەوە نیانەڵا کە ئێمە قسەی خۆمان بکەین و زۆر بەداخەوە ئەگەر وەکو من لەناو هۆڵی پەرلەمانیش وتم ئەگەر طعن لە هەر سەرکردەیەکی هەر حیزبێک بدرایە کە فراکسیۆنەکانیان لەوێن خەڵک هەڵئەسایەوە هەڵوێستی ئەبوو وە قسەیان نەکرد و بە هیچ جۆرە قبوڵیان نەکرد و دەبوو ئەو ئەندام پەرلەمانە داوای لێبوردن بکا بە هیچ نەبێت. بەڵام کاک هێویدار ئامادە نەبوو کە داوای لێبوردن بکات. ئێوە 2,000 هەوڵی قسەکردنتاندا سەرۆکی فراکسیۆنیش کە عەبساریش قسەی کردووە 200 سەرۆکی فراکسیۆن داوایان کردم قسە لە پرۆتۆکۆڵ بسڕێتەوە. ئایا سڕایەوە؟ نەخێر نەسڕایەوە نەسڕایەوە و تەنها ئیکتیفاش بۆ ناکە کە لە پرۆتۆکۆل بسڕێتەوە. دەبێ ئەو ئەندام پەرلەمانە داوای لێبوردن بکا کە ئەو کۆمەڵێ معلوماتی نقل کردووە جا ئەم قەست بێ ئەم قەست نەبێ ئەوە شتێکی تر ئەم المهم ئەبێ ئەو معلوماتانێک کە نقلی کرد زۆر شتی ناشایستە و بەڕاستیەوە دەبێت داوای لێبوردن بکا. و من لێرەوە داوا لە بەڕێز سەرۆکی هەرێمی کوردستانەکەم و سەرۆکی ئەنجومەنی وەزیران و قیادەی پارتی دیموکراتی کوردستانەکەم کە داوا بکەن لەو ئەندام پەرلەمانی خۆیان کە داوای لێبوردن بکە لە موسڵمانان چونکە بەڕاستی کۆمەڵێ معلوماتی نقل معلوماتەکان هەڵەبوون و شایستە نین بە هیچ جۆرە بە سەحابەی پێغەمبەر صلی الله علیه و سلم بەتایبەت دەربارەی ئیمامی عوسمانی کوڕی عەفان کە ئەڵێ گەندەڵی لەوە دەستی پێ کردووە. کاکە تۆ کە شارەزای تاریخی خولەفای ڕاشیدینیت چۆن شتێک نقلەکە لەناو هۆڵی پەرلەمانە لە شوێنێکی موسسەیەکی ڕسمی پەرلەمانی کوردستانە و موسسەیەکی دەستوری هەرێمی کوردستانە ئەو پەڕەکەی کە تۆ بە هەڵەت کردووە بێ ئامادە بێ قەیچێکە بە سنگی فرەمانەوە هەر سەبرە داوای لێبوردنەکە من ئەو شتانەی کەوتم هەڵەبوون هەرچەند داوامان لێ کرد کە داوای لێبوردن کە بەڵام داوای لێبوردنی نەکرد بە حەقیقەت. بەداخەوە بە ئێوە نەدا کە ڕوونکردنەوە بدەن وەکو سەرۆکی لیژنەی ڕێگان بە من نەدرا کە بە هیچ جۆرە قسە بکەم. بۆیە ئەو قسانێک کە کردم لە ناوەڵی پەرلەمان خۆم کردم یعنی بە شێوەیەکی ناڕەسمی. باشە ئەچیتەوە کۆبوونەوەی پەرلەمان و لەم کۆبوونەوەی بەردەوامە بیان تەواو بەجاری نات. وەڵاهی بۆم هەیە بچمەوە ناو هۆڵی پەرلەمان و قسەی خۆم بکەم بەتا بەرسەر دۆخی دارایی بۆشم ئەتوانم نەشمەوە ئارەزوی خۆمە بە حەقەتەوە حوڕم تایە.